سڵاتان لەبێ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتەوە سەیارمانم وە بەشێک لە بەرنامەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بەرنامەی ئەمڕۆ سەرتا دەستپێکەین لەگەڵ هاوڕێ عەبدوڵڵای دارابی لە پەیوەند بە شەڕی غەزە. سەرنجتان بۆ ئەم شەڕە بۆ ئەم وتوێژە ڕاکێشم. بۆستە جارێ بە چاچکەمەوە ئەوم بەدڵ نەبوو. ئەوە 20 سانیە. سڵاتان لەبێ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتەوە سەیارمانم وە بەرنامەی ئەم بەشەی تەلەڤیزیۆنی کوردیتان پێشکەش دەکەم. لە بەرنامەی ئەمڕۆدا سەرەتا وتوێژێکمێ لەگەڵ هاوڕێ عەبدوڵڵای دارابی لە پەیوەند بە شەڕی غەزە. سەرنجتان بۆ ئەم وتوێژە ڕاکێشم. سڵاو لەبێ هاوڕێ عەبدوڵڵای دارابی و سوپاس دەکەم بۆ ئەوەی کە بانگهێشتی منت قبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. سڵاو و سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتە. هاوڕێ عەبدوڵڵا، ئێمە چاوەڕوانی لە شەڕێکی قورسین لە غەزە. هەتا ئێستا نزیک بە 9,000 نەفەر کوژراوە کە زۆربەی منداڵن و وەزعێکی لە ڕادە بەدەر وەحشەتناک هەیە لەو ناوە. 75 ساڵە کێشەی فەلەستین لە ئارادایە و ئێستاش حەل نەبووە. هۆیەکانی چییە؟ بۆچی ئەم شەڕە تا ئێستا لە توولی ئەم 75 ساڵەیە کۆتایی پێ نهاتوە وە شەڕی غەزەشی بەسەرا هات؟ ئەتوانیت بۆ بینەرانیمە زیاتر تۆزیان دێت؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەت. بەڵام حەقیقەتەوەیە کە بەر لەوە کە ئەمە بڵێم نوکتەیەک ئەڵێم بۆەوە کە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتە و متەوەجێ ئەم نوکتەکەم کە بە دروستی جوابی قسەکانی تۆش بەمەوە. فاکتۆری ئەسلی ئەوە کە بۆ 75 ساڵە شەڕە و بێ ئینتیها بووە تا ئێستا و ئێستا گەرمتر لە هەمیشە ئیدامە هەیە. حقیقەتەکەی گەڕێتەوە بۆ حاکمیەتێکی مەوجودی 75 ساڵە لە ئیسرائیل و هەروەها حکوومەتهای دەوڵەتی و منتەقەیی خاوەرمیانە و بەتایبەت لەو کاتەوە کە ئیسلامی سیاسی بە ڕەهبەری جمهوری ئیسلامی شکلیان کردووە و مادیەتیان پیا کردووە و یا تەحمیل کراون بە خەڵکی منتەقەکە و بە خەڵکی ئەران بەتایبەت. ئەم ڕەوەندێکە کە دەستی پێ کردووە هەدەفەکەیشی ئەوەی ئەساسەن کە نەیاڵێت فەلەستین بەدەسەڵات بگا بە حکوومەت و ئەم زەخمە چڕکینە کە 75 ساڵ تەمەنیەسی بێلەخەرە تەواو بێت و کۆتایی پێبێت و خەڵکی فەلەستین و خەڵکی ئیسرائیل لە کناری هەمەوە لە پەنای دەستی یەکە بتوان بژین. ئەسڵ و ئەساسی مەسەلەکە ئەوەیە کە ئەمانە پێیان خۆش نییە، ئەسڵەن ڕەبتیان نییە بە مەسەلەی فەلەستین، نە ئیسرائیل وەنە حەماس و حەزب الله و جمهوری ئیسلامی و ئەوانەی عێراق و ئەوانەی یەمەن هیچ کامێکیان ڕەبتیان نییە. نە ڕەبتەکەیان بەم مەعنا بێ کە خەڵکی فەلەستین نەجاتی بێ، خەڵکی فەلەستین بە سوڵح بگات، بە چارەنووسی خۆی بگات، بە ئاسوودەیی بگات، دوور بێت لە شەڕ. چونیتر وەکو تۆ ئیشارە پێکرد شەڕەکە ڕۆژ بە ڕۆژ خراپتر و ماڵوێرانتر و عەزاب دەهەندەترە. ئاوەسە وەکو خۆ دەڵێ سەیریکە لەم چەند هەزار نەفەرە کە لە ماوەی 28 ڕۆژە کوژراون زۆربەی منداڵ و ژنان تەشکیلەدا. یعنی خەڵک نازان چی بکەن. خەڵ لە شوێنێکە لە سەرزەوینێکی زۆر بچووکی 360 کیلومتریە ساکن بوون، 2 ملیۆن و نیون، هیچ جێگە و پەنایەکیان نییە و هیچ وڵاتێکی عەرەبی جیان ناکاتەوە، نە ئەردن جیانەکاتەوە کە هاوسەیەتی، نە مسر جیانەکات، هیچ کەمێکیان جێی ناکەنەوە. یانە مەبەستەوەیە کە وەزیەتێکە کە بەتایبەت بەڕ ئەوەی ڕاستی بێ قوربانی ئەم شەڕە خودی ئەو خەڵکن و هیچ کام لەم دوو بەشە وەکو ڕەهبەری فاشیست و ڕاستی ئیسرائیل و هەروەها ئیسلامی سیاسی سەرە دەرزیە ڕەبتی نیە بەوە کە واقعاً ئەم مەسەلە حەل بێتون. ئەگەر حەل بێ ئیتر ئەگەر مەسەلە حەل بێ خەڵکی فەلەستین بە حقوقیان بگەن، ئەم مەسئلە وای پێ بێ کە بەلەخەرە لە پەلای یەک دوو دەوڵەتی ئیسرائیل و فەلەستین بژین، خودی موجودیەتی نەخودی جمهوری ئیسلامی بە مشکلاتوانی ئەدعاکە لە سەطحی منتەقە بەعنوان بناوەوە کە واقعاً دڵی بۆ فەلەستین سووتێ و نە حەماسێک ئەتوانێت شکڵ بگرێ و تەداوم پێیاکە و نە حزب اللهەک و نە غێر و زالیکێ. بۆیە
أما لما السويس بعد يكن لما أما سرچاوية كبو معنو بقاي أم حزب ده صلاة دارانا تشلا إسرائيل وتشلا لهنا بوي أمانة مخالفي سرسختي أون كخلق بأرزي خوي بقوا بشار نزي خوي بقى لفلسطين لبر خاطر منافع وبرجوندي كشوري خوانو حزبي ده صلاة دارتي خوان لمنطقة بين فلسطين أما ناتوان معناي واقعي خوان باكن وبين بمشي وبقرن وبكجنو بالاخره كسش حساب رسيان لانك لا سطح الدنيا ولا سطح المنطقه. هر عبد الله باسي هنا كي باسي وكيكا امانه لبربر جواندي حزبي وسياسي ومادي خوان امشي شانه هالراقد باش مثلا بونمنا حماس تبر جواندي كي اسا يعني كجبيني اوين ذكر ك إسرائيل بقول فارسية بارو دوم الشير نظرت قضية إسرائيل یک قویترین ارتشی خاورمیانه چون ئەوە بێمەحاسبە ئەچێت قەتڵ عامێکی ئەوە ئەکات بیر لە عواقبەکەی ناکاتەوە یا هەرێ بە قەولی کوردی ئەڵێن ئەوێ پۆرتی ئیسرائیل بشکێنێت و زەربەیەکی کارگەری لێ بدات ئەمە چه محاسبەیەکە بە بڕوای تۆ؟ صرفا سياسي نية فيها مشكلة اقتصادية 2 مليون ونيشتجي غزة باريكي غزة بو بچوكيكا إشارة بيكت ثروة وساماني اقتصادية كي أشياء جيفان سران والرهبراني حماس سران والرهبراني حماس بو أقادري بنيراني خوشويس شش كوريا عندنا شش عرصي اقتصادي اجتماعي ونظامي وها أمنيتيها يعني أول كبناء نراول لو شارع بإجازة الرهبرية كي بإجازة رئيس دفتر السياسية كي حماس بنانا نراو بوي جير ساختي أولاته أو تنلانن كالآن خواني أنت شهادته أو تنلانن كالآن شري بيكن بوي من قريك ما هو بلمك أما برجوان تياي دياري أمانة نبون بدولات دياري أمانة نبون بحكومة وكو جمهورية إسلامية بلام هل بدوي دەست پێکردنیان و مەوجودیەتیان و ئەندامیان بالاخره سەرزەوینێکیان دیاری کردووە کە ئەو لەو سەرزەوینە ئەوان حاکمن ئەوان دەسەڵاتدارن وە کەسیش کاری بەسەر ئەم دەسەڵاتەوە نییە بێژە چاوە برۆت ڕەش ئەمە یەک دووهەم ئەوان ئەسڵ مەسەلەی خەڵکیان بۆ نیە بۆیە من ئەوڵەوە قسەمەکە ئەوان ئەسڵن بۆیان مهم نییە خەڵک ئەکوژرێ چۆن نازانن بەڵێ ئەزانن کە گەورەترین یەکێک لە گەورەترین ئەتەشەکانی دنیا هاوسیانە ومجهزة بهمو تشكيك لكيميائي وبيجتاو تشكي انفرادي وأمان درق دوانان بلان بو أوكا واقعا أمانة لسطح جهانية ناودركن وأمانة بالآخر كاريكن كتثبيت من للايان دولة اللي هذه غرب وشرق وكل جهانه أمانة ديان إمكاريان أنه بأوي إحساس مسؤوليتكن لقبال يك سر درزي لقبالي خلقا كشيء كجريت شنا كجريت شيء بس الآن حقيقة أوش كماوة وسمردوه أوش كلا الآن لو صار زمينا بشو كماوة نروح يا ماوة نعجاي للدنيا حش كذا نادنا كي كجيا وكين كجيا بالآخر الدين أرون وقتك منظرة ابني منظرة كأبي الروج الصجار تفكيتنا وتشاواني أمريكا دولي غرب وتشين روسيا إيران العراق حميم دولتنا كلا سطح منطقة هي بولا حفتا وبين صال تمن يعني حفتا وبين صال بالآخرة ياري وكايا كردن بخلكي فلسطين بو أو أخوان نصر بي بمنو بو بقاي أخوان عمر أخوان دريج بالعن ولاتاني عربي بالآخرة زوريان لقل إسرائيل الرابطين هي رابطين بوشي بو وكقريكان أخوان خوين وكا مصري فلسطين حلنا بيت شو حل نبوني مسألة فلسطين أكات النانو أو بو تروريستانه أكات خوشي بشارات أكات اقتصادي كي جورة الزلهز الآن يك اللي كركاني جورة ترين تجاري منطقة كل سطح الدنيا تجارتك كوري هينه إسماعيلي هينه بهم قرق أقولهم ك هيش كسمع شيء معنا نكابي وابي ما حزبك معنا دصلات يعني حزبك إنه فلان لا معنا استثمار جري دو زيادة المليونين ويكريكاري خلقي غزن كالروجانات جبوا إسرائيل. هو صحيح أم بشرها مش بو دصلات داران بو تبركتك لا كل خلق كوجي خلق فقير وجار سو 80 شركانا ببودا سو 80 شركانا و أمينة سرويكا
ڕابەرانی ئەو وڵاتانەش بۆ خۆیان لە ناز و نەعمەت ئاژین و ئەمە واقعیەتێکە. بەڵام قسەکە سەرەوەیەکە ئەم کێشەیە ئایا بەو کەسانەی کە هەڵیان گیرساندووە خاتمە هێندێت؟ ئایا حەماس و جیهادی ئیسلامی لەلایەک و دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لەلایەکی تر ئەم دوولایەنە تەرۆریزمی دەوڵەتی و تەرۆریزمی ئیسلامیە ئەتوانن یا ئیرادەی ئەویان هەیە کۆتایی بهێنن بەم شەڕە؟ بۆ نمونە مەسەلەن ئیسماعیل هەنیە باسی ئەوەیە کرد کە جاران هەمیشە نابودی ئیسرائیل بوو یانا بە دەوڵەتی ئیسرائیل دانی پیانانە. هەر بۆیش ئێستا مەسەلەن باس لە ئاگربەست دەکات و مزاکرە لەسەر دوو دەوڵەت کە ئەمە لەگەڵ خەتی جمهوری ئیسلامیە ناخوێنێتەوە. جمهوری ئیسلامی هەمیشە شعاری نابودی ئیسرائیل بووە. تۆ نەزەرت چێت لەم بابەتەوە؟ کە ئەمانە نهاتون شەڕ هەڵگرسێن خەڵک بن بە کوشت بۆ مەسەلەی حەلی فەلەستین بۆ حەلی مەسەلەی فەلەستین. ئەمان شەڕ ناکەن، ئەمان بێگانن لەگەڵ ئەم شتە واقعیە کە 2 ملیۆن و نیو لەویا بە ئیزافەی چەند ملیۆنی تر لەو بەشەکەی دیکەی باریکەی ڕوودی ئوردنە کە بەشی یاسر عەرەفاتی هاتیە بێنێخەر ئەمان خۆڵ نەساون کە بێن لێرە یا لەم بەشە یا لەو بەشە یا لە هەردوو بەشێکیان وڵاتە دروستکەن و تەحویلی خەڵکەکەی بن. ئەمانە هاتون ئەمە تێک بن. ئەمان ئەم شەڕە بە مانای واقعی کەلیمە بۆ تێکدانی ئەم بۆچوونەیە، بۆ تێکدانی ئەم ئاوات و ئارەزویە کە هێشتا دوای 75 ساڵ شەڕ لە دڵی خەڵکە هەر ماوە، لە مێشکی خەڵکە هەر ماوە. غەزەی ژێر و ژوورکەن جەماعەتێتە دووبارە زیندوو بێتە بۆ ئەوە کە ژە من وڵاتی خۆمگەرەکە، من ئەمێ لە وڵاتەکە بژیم کە خۆم سەرپەرشتی کەم، چارەنجی خۆم بەدەست خۆم بێ. بۆ ئێمە گەرەکمە بڵێم نا ئەم شەڕە بۆ ئەسڵەن بۆ خراپترکردنی ئەمەیە. ئەچوونە لەوان چەندین ئالتەرناتیڤ هەیە بۆ ئەوە کە بلەخە دوای ئەم شەڕە ئەم سەرزەویە کە بە وەسیلەی ئەم فاشیستانەیە، بە وەسیلەی ئەم حیزبە قەومی و ڕاستە کە لە ئیسرائیل هەیە و وێران کراوە، کێ ئیدارەیەکە؟ کێ ئیدارێکە؟ ئەمە یەکێک لەو مەسەلان زایاق خودی بەشی یاسر عەرەفات سازمانی ئازادی باش حاضرن بێنەمە قبولکەن، ئیعلامیان کردو حاضر نین قبولیکەن. ئێستا تەرحێک ئەوەیە گەرێکیانە بالئاخرە بیدەن بەدەست ئەتلافێکی ئەمریکی و کولەن غەربی و عەرەبی کە بێن لەم سەرزەمینە ئەم سەرزەمینە ئیدارەکەن. چۆن شتی وا ئەکرێ؟ چۆن ئەسڵەن شتی وا هەر ناکرێ؟ ماناکەی چییە؟ ماناکەی ئەوە کە دوو دەوڵەتی دەوڵەتی تر لە وەکو فەلەستین نەپەنای دەستی ئیسرائیلە مەمنوعە، نابێ بکرێت، ناچنە ژێرباری ئەمە. ئەمە ئەو مەسەلەیە کە من پێم وایە گەریکارە بەم شەڕە زۆرتر ئەم ئاوات و ئارەزووە 75 ساڵە کە تۆ لە پرسیارەکانتە هەیە ئەمە کوێرترەوە کەن بەلاڕێتر یا ببن. بۆیە قەزیەکەوەیە کە ئەم سەرکردانە کە ئیسە مەوجودن. تۆ تماشا ئێران کە الآن جمهوری ئیسلامی ڕاهبەری ئەم بەشەسە وەتە ڕاهبەری ئەم بەشەیەکە 44 ساڵە خەڵکی دەباری اقتصادی و سیاسی و اجتماعی بەگرەوەکان کردووە. ئێستا خەڵکی فەلەستین بۆ نەجاتەدا و ڕەهایەکە لەم شتە ئەبەدەن ئەم شتە نییە. قسەکە لەسەرەوەیە کە ئیسرائیل دەڵێ مادام تا حەماس دەبێ ئەم مەترسیە هەرچەند ڕۆژ هەرچەند ماوە جارێک سەر هەڵەداتەوە. پێیان وا بوو کە حەماس ڕیسکی وا ناکە لەگەڵ ئەو هەموو ئامادەگی هێزەکانیان بە دیمان کە لە ڕۆژی 7 ئۆکتۆبرە ئەو بەخەول کارەساتە خوێناویەی پێکێنا 1500 نەفەری کوشت کە لە تاریخی ئیسرائیلە بێوێنەیە ئەسەن شتێک کە سەریان سوور ماوە و ئەمەش ئێستا خەریکی مەحاسبەکردنی یەکترن وەقت ئەن دوای ئەم شەڕەکە کۆتایی بێبێت کێشەیەکی گەورە ئەکەوێتە هەیەتی حاکمەی ئیسرائیلەوە کە بۆ سەرڕایەوەی کە دەوڵەتی مسر پێی ڕاگەیاندون کە خەریکی جموجۆڵن حەماسوانە احتمالی هێرش هەیە هەر ئیمالیان کردووە و گوێیان نەداوەتێ. ئەمە بلەخەرەسا چ ڕێگە حەلێک هەیە بۆ ئەمە؟ ئایا غەیر ئەز ئەوان لایەنی تر ئەتوانێت دەخالەتی جدی بکات و کۆتایی بێنن بەم شەڕونەهامەتیە یان نە؟ یاسەن ئیرادەی کۆتایی نییە لەلایەن بەتایبەتی ئیسرائیلەوە. ئێستا بۆ نمونە بۆ ئاگربەست وتوێتی ئەگەر ئەسیرەکان ئازاد بکرێن ئەوە مەجالێکی تیا هەیە
ئاگر بەس بکرێت یا قسە باس بکرێت فەرموو ببوو لە یەک داقا بەڵێ فەرموو ئەمەش ڕاست نییە کە ئەگەر ئەو ئەسیرانە بربەن ئەمما سەرەکەوتە باری مەفاوزە و قسە و باسکردن و ئاتەش بەس ئەمە جوانیە چون ئەمریکا و دووەری غەرب ساقن لەسەرەوە کە غەزە بە کولی پاکۆکن لە حەماس نیرویەک بوو کە خودی لە دروستکردنیە لە بەهێزکردنیە ئەمە سەنەدی هەست سەنەدەکەشی دەرکەوتووە خودی ئەم دەوڵەتە ئیسرائیلە دەستی تیا بووە بۆچی بۆ ئەوە کە لەگەڵ بەشی یاسەر عەرەفاتە بیاندا بە شەڕە و دانی بە شەڕیشە بەشی یاسەر عەرەفات لە غەزا بوو بۆ وەسیلەی حەماس دەرکرا ڕۆشتە بۆ باریکە ڕوودی ئوردون چووە ئەو بەشە ئەسلەکە بۆیە من گەرەکمە ئەوە بڵێم کە ئەم دوانە لە پاشەکشێ و لە دروست نەکردنی دەوڵەتی مستەقلی فەلەستینە شەریکن زۆر بە قازانجی یەکن زۆر واقعا یارمەتی یەکەن چون ئەم دەوڵەتە ڕاست و فاشیستەکی سەر حکوومەتە لەگەر ئەم تەروریزمە ئیسلامیە ئەم لەقەی کە ناوی حەماسە و بالاخره وجودی هەیە بەنێزەر من زۆر لەم چوارچێوە پێکەوە نزیکن و شەریکن وەگەنە بە بڕوای من ئەگەر حەماسیش لابن لاچێت یانێ بە وەسیلەی ئەمان لەباری نظامی و لە کاری خەن و تەزئیفیکەن و نێڵن لە سەر زەوی نابن ئەگەر ئەم مەسەلە حەل نەکەن خۆیان نەیانێ بەرەوە یانێ مەبەستم چیە لە خۆیان ئەم دەوڵەتە کە ئەم دەوڵەتە فاشیستە کە نەتەنیاهو لە ڕاستی بە هیچ شێوەیە نایەتە پای مفاوزە و مزاکرە چون تاوەکو ئیسا دەیان سەنەد کە لە سەطحی بین المللی و جیهانە هاتوۆتە پێشەوە لە ئۆسلۆ ئەو لە کێو وا دەوڵەتی ئیسرائیل خەریب و بە ڕەسمیەتی بناسن بەشی یاسەر عەرەفات و ئیسە وەکو دەوڵەتێکی لامەرکەزی الآن لە سازمانی بین المللە حەقی شرکەتکردنی هەیە و حەقی ڕئیدانی هەیە بەڵام نەبووە بە دەوڵەتێکی مستەقل و بە ڕەسمیە ناسی هەموو بالاخره من بەهۆی ئەو فشارانەوە بوو کە لە سەطحی دنیا خەڵکی هێنای ئازادی خوازان هێنایان ئەو بەشە ئەو نیروە سێومە هێنایان ئەویان قبول کرد ئیسا خودی ئەم شەڕە ئەسڵان ڕەبتی بەمەوە نییە مەگەر ئینکە خەڵک نیروی سێوم نیروی ئازادی خواست کرێکار خەڵکی کرێکاران و زەحمەتکێشان لە ڕاستیەوە هەموو ئینسانێکی ئازادی خۆ لە سەطحی دنیا بێتە پێشەوە لەسەر ئەمە پێداگرێت دەوڵەتی فەلەستین بێ بە ڕەسمیت بناسرێت بۆ ئەوە کە واقعا هەم خەڵکی فەلەستین و هەم خەڵکی غەزە نەجاتیان بێ بەدەست ئەم فاشیست و تروریستانەوە ئەگەر ئەم ئێتفاقە ڕوونەدا بە نەزەر من چارەنووسی 2.5 ملیۆن بە ئیزافی ئەو ئەوانی تری چونەلان ئەو بەشەکەی تر ئەڵێ من بەشی یاسەر عەرەفات هاوارەکە من بە شوێن تانکەکانی ئیسرائیل و حازر نیم بڕۆمە غەزە ئیدارەکەم تەنیا ئەوەش نییە لەگەڵ خودی حەماسە دار و دەسەکەیە پەیوەندیەکانیشی حتا ئەگە زەعیفیش بێ هەر ئەبێ بە شەڕ ئەمەی پێ ناکرێت بۆیە من گەرەکمەوە ئەوە بڵێم کە ئەبێ وڵاتانی کارێک بکرێت تەلاشێ بکرێت هەوڵێکی ئیجتیماعی و سەراسەری بدرێت کە ئەم دەوڵەتانە مۆزەف کات و ملزەمیان کا بەوە کە واقعاً دەوڵەتی فەلەستین بە ڕەسمیەت بناسرێت بۆ ئەوە شەڕی 75 ساڵە لە سەطحی خاوەنمێنە کۆتایی پێ بێت بۆ ئەوە کە خەڵکی ئەم دوو بەشە بەناو ئیسرائیل و فەلەستین بتوانن لە کناریەکە چون خەڵک هیچ مشکلێکی نییە لەگەڵ یەک تەواوی ئەو مصاحبانە گوێگرن لەگەڵ خەبەرنگارەکانە خەڵکی ئیسرائیل و هەم خەڵکی فەلەستین واقعاً ئەگەرچی سوتەمەنی بوون و سوتەمەنیشن هیچ وەختێک گلەیان لە خودی هاوسەکان و خەڵکەکەی خۆیان نەبووە لە هاوسێگەری خۆیان نەبوو ئەمە ئەم فاشیستانن ئەم دەوڵەتانن و ئەم ئەحزابانن کە واقعاً بێ ئەمانە مەوجودیەتیان نامێنێت خەریکن ئەم شەڕەکەن بەڵێک بە شەرتێ لە ئیسرائیل ئەم عەزمە جەزم ئەبێت کە بەڕەسمیەتی بناسن کە ئەم دەوڵەتە ڕاست و فاشیستە لابن لەسەر حکم دەوڵەتێکی تر بێ ئەو کاتە بالاخره دەوڵەتێکی نەرمتر لەمان هات چون لە ئوسلوم هینیانە کرد ملیاندا بەوە کە ئیمزای ئەو سەنەد و قەراردادێنەکە کە بتوانێت فەلەستین بتوانێت بێتە ناو سازمانی ملت بەڵام ئیسە بە مەراتب ئەمە زۆرترە قەویترە ئیسە جەهانیترە منداڵێکی 6 ساڵە بگێت تا پیرەمەردێکی 90 ساڵە ئاگاداری ئەوەیە کە مەسئلەی فەلەستین ئەگەر حەل نەبێ شەڕ
خراب بوو خراپتر ئەبێت وە بە شەرحەل نابێت ئەم مەسەلەیەکی سیاسیە، مەسەلەیەکی کۆمەڵایەتیە، مەسەلەیەکی ئیجتیماعیە. دەیاندانە حەماس لە بێخ دەربێنن لە ڕیشەوە ئەگەر مەسەلەی فەلەستین حەل نەبێت دیسانەوە وەکو قاچک سەر هەڵەداتەوە دیسانەوە ممکن 2-3 ساڵ ئارام بێ دووبارە ئەم شەڕ و بەزم و لێدان و کوشتن و ڕۆژ بە ڕۆژی ئامارەچێتە سەر بەدەیلەوە کە تکنیکی جەنگ زۆرتر و قەویتر دژی خەڵک کێشە کوژرێ لێرە خەڵکە کوژرێ لەوان زۆر لە سەربازان و دوو تەرەف کەم کوژاکەەوە من شتێرەکانی کەم فەرموو ببوورە هاتمنەوە قسەکەت کەمەیە بۆی کە مەجال ببێت ئەم بڕای ئێستا باڵی خۆی شەشەوە بەسەر تەواوی منتەقەیە هەرچەند حەسەن نەسرۆڵا لە ڕۆژی جمعایە بە پێچەوانەوەی کە جەماعەتی چاوەڕوانیان نەکرد هەڕەشە و گرۆشا کات و دێتە مەیدان وە دیارە خۆی لێ نایەت و ئەزانێ کە لەگەڵ چ تهدیدێکا ڕوبەڕوە چون ئەمریکا خۆی زانەکاڵێ ڕاستەخۆ تادیدی کردوون دووسێ ناوی ئەوە پەیمابەری بردوێتە ئەو ناوە و باشسوورەت لی ئەدات هەتا تادیدی ئێرانی کردووە بە پێی ئەو قسانە. ئێستا ئەم کێشەی سڵحی ئیبراهیم سڵحی بینی ئیسرائیل و دەوڵەتانی عەرەبیش بە بۆنەی ئەم مەسەلەوە کە لەواقع ئێران زۆر هاندەر بوو بۆ ئەمە کە کۆتایی پێبێت وەکۆی شەرمەزاری بۆ وڵاتە عەرەبیەکان ئەمە ئێستا ئەمە لەن تحتی تاسیر قەراری گرت. ئەم ڕەوابەتە چۆن ئەبینی لە داهاتووە بە بڕوای تۆ چی ئەقەومێت؟ ئەمە سەرە فشاریانێ بۆ هەموو لایەنەکان بە بڕای من ئەم قسەی تۆ واقعیەوە کە حەسەن نەسرۆڵڵا بوتی ئمڕۆ تکراری قسەکانی خامنەئی بوو. دلیلی هەیە ئەمەش دلیلی سیاسی اجتماعیە الآن حزب الله لە وڵاتێک وەک لوبنانە کە وڵاتێکی ناسرا و خۆشەویستە لە سەطحی جیهانە خۆی هەر لە حاکمیەت و دەسەڵاتە وەلەو کاتە ئەمانە چوونەتە دەسەڵات ژێرخانی اقتصادی وڵاتە ڕووخاوە پڵتۆکێکی لێی 100 بەرابەر خراپترە بێت ئەبێتە بەعز انفجارێکی عەزیمی اجتماعی لە نێو خودی لوبنانە. ئەمە یەک. دووهەم ئێران الآن ئێران تەنیا نیرویە کە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوخێنێ و ئەیشی ڕوخێنێ خەڵکن ئەمە جای ئەسەر لەم فاکتۆرانە بۆیە جمهوری ئیسلامی نایەتە مەیدان و حەسەن نەسرۆڵڵا شەڕی ئاخری دەست پێ ناکا و باقەکە تیشی نایەن ئەمە لە خۆ نییە چاکی و باشیان نییە یا بڵێ یارمەتی حەسەن نەسرۆڵیان نەداوە حماسیان نەدا یارمەتیان داوە و 12 ساڵی یارمەتیە دەن و بە هەموو ئیمکاناتێک و ئەلامیان کە خۆیان کە لەبار مادی و معنەوی بەخرە یارمەتی دراون ئەم چەکانش کە هەست بەشی هەر ئاساسیەکەی چەکی ئێرانن بە تۆر واقعی بۆ تەواو ئەم تەروریستانن لە یەمەن و بیگرێت تا عێراق و تا سووریە و تا فەلەستین و لوبنان و غەیرە و ذالک ئەمە واقعیەتێکە ئەمە یەک بەڵێ یەکێک لە وادافانە کە تۆ ئیشارەی پێەکەی ئەوە بوو کە ئەم قەراردادە و یا ئەم پرۆژە کە واقعاً بەناو ئیبراهیم لە منتەقا کە ئیسرائیل و بڕێک لە وڵاتانی عەرەبی پێکەوە ڕاوەبەت و مناسباتیان کرێتەوە ئەویش تازەڕەوە مناسبەکە بەرئەساس دەزانین ئەوەیە کە مەسەلەی فەلەستین بخەوێنن بێدەنگ بن بێدەنگی کەن بیبەنە حاشیەوە باسی لێ نەکەن تا ئەو جێگە کە بەم مەوزوع هەڵەگرت ئەوانگەرێکیان ئەمە هەلێک بێت بۆ ئەوە کە ئەم شەڕە سازکەن لە ئەقەل یەکێک لە فاکتۆرەکانی ئەوە بێت کە بینی ئیسرائیل و ئەمە بشێوێنێ بینی ئەوان و ئیسرائیل ناشێوێ موقەتە نەشێوێ ئێستا کەمە زەربەی خواردووە وەلی بە معنای واقعی ناشێوێت ناشێوێت بۆ معنایەکە کە ئەمانیش جڕیترە کاتەوە بۆ ئەوە هەنە لە ئەم وڵاتانی عەرەبی باشتر لە جاران بە پێچەوانەی تەسەوراتی جمهوری ئیسلامی باشتر لە جاران بلە قۆڵێنی هەڵماڵیوە کە لە سەطحی بینالملل ئاخرین تەرحی مەیەکەن لە سازمان ملل کە وڵاتی فەلەستین ئەبێ بەڕەسمیەت بناسرێت. ئەمە یەکێک لەو شتانەسە کە جمهوری ئیسلامی بەدڵی نییە پێی وایە ڕێک نەیپێکا پێی وایە ئەم شەڕەکە نایۆ و بێلەخەرەی سەژەر هاوارەکە من دەخالەتم نییە و خۆیان بۆ خۆیان چارەنج خۆیان دیارەکە حەماس خۆی خەریکی خۆیەتی ئەمانەمانە ناخوا ئەمە واقعیەتێکە کە ئیسلامی سیاسی ڕاهبەری هەیە ڕاهبەرەکەیشی لە ئێرانە ئێرانە کەم ئاورێنەوەتەوە و ئێرانیش پێی خۆشە کە بێلەخەرە ئەمریکا و دووەری خەڵک لاکەنەوە بەلای خۆی هاچەند خۆیان دایان ناوە تەحمیلیان کردەوە بە خەڵک بەڵام پێی هەوڵەدا کە ڕاوەبەتی مناسباتی دووەری غەرب و ئەمریکا بۆ ئێران ئەبێ وەکو عەرەبستانی سعودی بێ وەکو عەمان بێت وەکو بەحرین بێ وەکو قەتەر بێ وەکو کوێ بێ و کوێ بێ
ببرای من مسألة تقيو بو معناه كناتوان وكوجارا نا دولتان عربية توانن نا جمهورية إسلامية توانن بمر حتى سويس فادي ليكا نا حمازة توانن وهيش تروريستي بنا زي ما الدنيا وبو معناه أما سلبشة بيشو أما كتب يا خير اسا لاسي نيو دولتية لهمو ولاتان لواشنطن ونيويورك وبقرا حتى ناخو إسرائيليش تا بريطانيا فرنسا ئالمان هەموو وڵاتانی عەرەبی بزوتنەوەیەکی گشتی وجودی هەیە بۆ وەستانی ئەم شەڕە دژ بەم شەڕە کە شەڕێکی زۆر نابەرابەرە و کەسە قوربانیانی ئەسڵیشی خەڵکی بێتاوانن ژنان و منداڵان و بەسەڵاتچوەکانن خەڵکی کوردستان یان بە ئامێران لە دژایەتی لەگەڵ جمهوری ئیسلامیە زۆر جار کەوتونێتە ڕقەبەرایەتی چون ئەو پوڵێکی کەلانە ڕژێتە باوەشی ترۆریستەکانەوە وای ئەبینرێتەوە کە ئەنەما خەڵکی ئێمە دوژمنایەتی خەڵکی فەلەستینەکەین ئەم دوو مؤلفە ئەم دوو مەوزوعە چۆن لێک جیا بکرێتەوە ئێمە دوژمنی ئیسلامی سیاسی و جمهوری ئیسلامین یا خەڵکی فەلەستین یا هاوچارە نووسی لەگەڵ خەڵکی بێدیفاعی فەلەستین ببوورە من گەرەکمەوە بڵێم کە ئەم معادلاتە الآن گۆڕیاوە بە نەفعی ئەوە کە لە داهاتووە ئەم مەوزوعەیە کە 75 ساڵە بێدەنگیان کردو ئیتر بێدەنگ نەتوانن بکەن بۆ ئەوەگە درێژەی بە بەزار هەمیانە وهانەیە خۆ بە نەفعیان بێت ئێستا مەرحەلەکە لەوە عبوری کردووە چون خەڵکی ئەفکار عمومی دنیا هاتۆتە مەیدان دێنە مەیدان بە بڕای من هێز و بزوتنەوەی زدی شەڕ و زدی هەردوو لایانی دەست پێکەری ئەم شەڕە بە نەزەرم پەرەسێنێت ئەگەر ئاتەش بەس نەکرێت چون ئاتەش بەس بکرێ بە نەفعی خەڵکە بە نەفعی ئەم بزوتنەوەیە بە زەرەری جمهوری ئیسلامیە بە زەرەری تۆریزمی ئیسلامیە بە زەرەری دەوڵەتی ڕاست و فاشیستی حاکمی ئیسە ئیسرائیلە ئەمە کاتە چی معناوە تەرجمەی عەمەلیەکە لە سەتحی دنیا بۆ وڵاتانی زرێ دەکاتە یەکشت ئیتر ئەبێ دەوڵەتی بایدن کە بەجێگەیەوە لە ماوەی 2 ساڵ و نیوی ڕابردووە فشار بێنێ بۆ جمهوری ئیسلامی بە پێچەوانێت دەستی ئاوەڵە کردووە 100 ملیارد بە پێی سەنەد خودی هێزەکەی حزبی دموکرات لە ئەمریکا ئەڵێن 100 ملیارد دلار فقط نەوتی فرۆشتوە جمهوری ئیسلامی لە دەورەی حاکمیەتی بایدنە 100 ملیارد دلار پولێکی کەم نییە بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی ترۆریست پەروەردەکە مسەلحیکە بیا بەگژ هەموو کەسێکە بۆ ئەوە خۆی بەڕسمیت بناسن ئەمە پەدیدەیەکی مەسەلەیەکی مۆزوعێکی فەوقالعادە مهمە ئینسا هەردوو بەشەکە ئەزمیان جەزم کردووە هەردوو بەشی حاکم و دەسەڵاتدار لە ئەمریکا بۆ ناو ئەمریکا بەم ئەمریکا تەسیری لەسەر ئیسرائیل بێ ئەمریکا ناتوانێت هیچ بکە و حتا دووەلی غەربیش بالاخره ساقە لەسەر ئەم بۆ چوونەکە گەیشتون بۆ قەناعەتەکە کە بالآخرە جۆرێ بەرخودکەن بەم قەزیە کە مەسئلەی فەلەستین و وەگو ڕێگە حەلێک هەم بۆ زەعیفکردنی تەرۆریزمی ئیسلامی لە سەتحی مەنتەقا هەم بۆ لابردنی بەشی فاشیست و بەشی ڕاستێکە ئیسا حاکمە لە ئیسرائیلە ڕاوابەت و مەناسباتی ئیسەی ئەمریکا لەگەل نەتانیاهۆ فرەخۆش نییە بەڵام مۆزوعەکە بە شێوەیەکی پێهاتووە کە ئەوان ناچار بن ئەعتراف بکەن بە ئاشکرا بێژن بابە یارمەتی دەرچین دەرین بە چه قیمەتێ مەواقعەتێکە بۆیە من گەرەکمەوە بڵێم ئەمە مەیدان بازەکە بۆەوەکە خەڵکێکی ڕێک و پێکتر و مجاهەزتر زۆر ڕۆشن قەتعی جەنگێکی لە قسەکانیان بێ حەلی مەسەلەی فەلەستین بە معنای ئەوە کە بەدەسەڵات بگا و ببێ بە دەوڵەتێ لە پەنای دەستی ئیسرائیلە و بتوانێ پەیوەند و ڕابەتەی بینی خەڵکەکەی خۆشکا چون وتم خەڵک لەم بەینا غیر سوتەمەنی هیچی ترنیەوەگەنە هیچ مشکلەیەک لەبێ خەڵکی فەلەستین و ئیسرائیل نیە ئەمە ئەو مەسەلەتە کە ئەبێ قۆلی لێ هەڵماڵی بۆ قەتعی شەڕ بۆ حەلی ئەم مەسئلە بۆ تەواوکردنی ئەم زەخمە و بۆ تەزعیفی ئیسلامی سیاسی و بۆ تەزعیفی دەوڵەتانی ڕاست و فاشیست لە تەرسی مەنتەقەکە و بەتایبەت لە ئیسرائیلە زۆر سپاس دەکەم هاوڕێ عەبدوڵای دارایی منیش سپاسی تۆ هەموو بینەرانی عەزیز مەمنون لەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕوانی پێشنیار و ڕەخنەکانتانین و تێبینیەکانتان تکایە بە هەر شێوەیەکی ممکن بنێرن بۆ تەلەڤیزیۆنی بەشی کوردی پەرتەو کات ساتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەن